دیارە ئەم ینی ڕۆژ لە ڕۆژ دۆخی ژینگە لە باشووری کوردستانە بەرەو خراپتر هەنگاو ئەنێت و ئەبینین ینی ئەوش کۆمەڵک هۆکار هەیە لە ڕاستی ئێمە پێویستیمان بە ناوەندێکە یان سنتەرێک هەیە بۆ ئەوەی کە بتوانێت هەڵسەنگاندنی ورد و هەڵسەنگاندن بکات بۆ هەم چاودێری و هەم هەڵسەنگاندن بکات بۆ دۆخی ژینگەی باشووری کوردستان کە لە ڕاستی ئەمەمان نییە. بەڵام لەسەر دەرەنجامی زیادبوونی ئەو کێشە ژینگیانە ئەن هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە باشووری کوردستانە ئەتوانین بڵین دۆخی ژینگەی کوردستان بەرەو دۆخێکی خراپ هەنگاوانێ. یعنی گەرێمە بین بۆ نمونە باسی بکەین یەکێک لەو کێشە گەورە و بەربڵاوانە دەرهێنان و گواستنەوەی نەوتە. یعنی ئەبینیت کە بۆ نمونە پاڵاوتگەکان یاخود کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت کاتێکە نەوت دەرهێنن و زۆر جارە و ئامارە لە عێراقیشا کە بڵاوەکرێتەوە بۆ نمونە وترێت لە فڵان مانگا ئەوەندە ملیۆن بەرمیل نەوت هەنار دەکرا. یعنی تۆ چەند ملیۆن بەرمیل نەوت هەنار دەکرد ئەوەندە ملیار بەرمیل ئاو پێویست ئەبێ بۆ ئەوەی بیخیتە شوێنی ئەو نەوتە. واتە تۆ لە بەرامبەر هەناردەکردنی نەوتەکە لە بەرامبەر ئەوە بێت و ئاو بخیتەوە شوێنی چکە تۆ پاڵەپەستۆت پێویستە کامێکێکە لەوانی کە زیانێکی گەورە بڵین بە پرسی ئاوەگەێنێکە لە کاتێکا ئەگەری دروستبوونی جەنگی جیهانی سێم لەسەر ئاوە و بیریشمان نەچێکم لە خاڵ یەکەم بیرم چوو دروستکردنی و بەنداوانی لەلایەن هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا و ئەوتونەی لە ئاوانی کە دروست کراون لەلایەن دەوڵەتانەوە کاریگەری لە ئێستا کاریگەریەکانی لەسەر ئاوی عێراق و ئاوی هەرێمی کوردستانیش دەرکەوتەوە بینیمان لە قەڵاتزیە بەتایبەت لە ماوەی ساڵانی ڕابردووە کاتێکە بەنداوەکەیان گرتەوە خەڵکی لەوێ ئاویان نەما بۆ خواردنەوە و بەتایبەتیش کە کاتێک عێراق ڕوبەڕووی گۆڕانکاری کەشوهەوا ئەبێتەوە و ئێستش ڕوبەڕووی بۆتەوە کاریگەریەکانی دەرکەوتووە بەشێک لە خواروی عێراق بەتایبەت لە بەسڕە و ناوچانی تر ڕوبەڕووی کۆچی ژینگەی بنەوە کۆچە ژینگەیە بەرەو کۆ ڕوئەدات بەرەو ئەم ناوچە کوردیانە ڕوەدا چونکە لێرە دارستانی سروشتی هەیە کە تا ئێستا بەشێکی یعنی پارێزرا و بەشێکی تریشی لە ناوچۆ کە من دواتر لە ئامارەکانە دێنە سەری و لە هەمان کاتا ئەو خەڵکانە بەرەو ئێرە کۆچ ئەکەن چونکە لێرە سەرچاوی ئاوی هەیە و هەروەها دارستان هەیە ڕێژەی بارانبارین تا ڕادێک زۆرە بە بەراورد لەگەڵ خواروی عێراقەکە مێکێکە لەو کێشە گەورانەی تەنانەت جیهان و بەتایبەتیش عێراق لە داهاتوە ڕوبەڕووی بێتەوە و پێویستە باشووری کوردستان خۆی بۆ ئەم دۆخە ئامادە بکا و بتوانێت ئیرادەی ئەم دۆخە بکات یعنی ئیداری بدات. و ئەوەی کە باسم کرد کێشەی سەرەکی دەرهێنانی نەوتە و هەروەها گواستنەوەی نەوتە بەتایبەت لە ڕێگەی تەنکەرەکانی گواستنەوەی سوتەمەنیەوە کە ئێمە بینین ڕۆژانە و تەنکەرانە ئەگوازرێتەوە کە کەس نازانێت لە ڕاستیات داهاتەکەی و سەرچاوەکەی بۆ کوێڕات بەڵام ئەمانە زیانێکی زۆر گەورە بە ژینگە ئەگەێنن. تۆ بینی تەنکەرێکی گواستنەوەی سوتەمەنی نزیکەی 36,000 لتر نەوت هەڵەگرێ. بینیمان لە یەک دوو هەفتەی ڕابردوو لە قەزایەکی وەکو دەربەنیخانە کە تەنکەرێکی گواستنەوەی سوتەمەنی وەرگەڕا و ئاگری گرت و ئەمە تەنها لە ئیراناوە نییە بڵێ تەنکەرێک ئاگرەگرێت و ئیتر دەڕوا بە ڕەگەزی هەوا و ڕەگەزی هەوا پیس کرد و تەواو هەرەوە نییە بەتەنیا. ئەم تەنکەرە کاتێکە وەرئەگەڕێت ڕاستەوخۆ نەوتەکەی ئەڕژێتە سەرخاک ئەڕژێتە داغڵی ناو ئاوەڕۆکان ئەبێت و لە ئاوەڕۆکانەوە داغڵ بە ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکانە بێت کە ئێمە ڕووبارەکانمان سەرچاوی ئاوی پاکژن بۆ خواردنەوەی مرۆڤەکان و لە هەمان کاتابینی کاتێکە داغڵ بە خاک ئەبێت کاتێکە تیشکی خۆر لەو خاکەدا بە هەمان شێوە بە هەڵمبوون دروست ئەبێت کەمێکێکی ترە لەو ئەوەی کە کاریگەری لەسەر زیندەوەرەکان و کاریگەری لەسەر مرۆڤەکانیش دروست ئەکات و بە هەمان شێوە کاریگەری لەسەر ئاوی ژێر زەویش دروست ئەکات و بەهۆی دروستبوونی ئەو ئاگرەشەوە کە هەیە ڕوبەرێکی زۆر لە دارستان و پاوان و درەخت ئەسووتێت کەرە ئەو ڕۆژە چەندۆنمێک سووتە بەڵام زۆر جارەوە کۆنتترۆل ناکات دەکرێت بڵێن کانەوت لە سامانێکی سروشتووە تێوە گۆڕاوە بۆ سەرچاوێکی زیان بە دڵنیاییەوە ینی ئەگەر بۆ نمونە تەنها بەس ئاماری دەربەنیخان وەربگرین کە ئێمە ڕێکخراوەکەمان لە ڕابردووشا بڵاومان کردوتەوە زیاتر لە 45 تەنکەری گواستنەوەی سوتەمەنی وەرگەڕاوە تەنها لە دەربەنیخانە 45 تەنکەری گواستنەوەی سوتەمەنی وەگوتمان هەر تەنکەرێک 36,000 لتر نەوت هەڵەگرێت هەر دڵۆپێک لە نەوت ئەمە قسەی من نییە مە قسەی زانستە هەر دڵۆپێک لە نەوت توانای پیسکردنی 1000 لتر ئاوی هەیە 1 لتر لە نەوت توانای پیسکردنی 1 ملیۆن لتر ئاوی هەیە تۆ بێنێ پێرچاوی خۆت 45 تەنکەر کە ڕەتی 36,000 لتر نەوتیکە هەموو ئەمە ڕژاوەتە ناو ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاکەوە لە بەرامبەریشە کۆمپانیەکانی حزب تازەکی سەردانی ئەویان کردووە دەڵێن ئەو شۆستەی کە زیانی بەرکەوتووە ئێمە شۆستەکە چاکەینەوە ئەو ئامودانەی کە زیانیان بەرکەوتووە ئێمە چاکی دەکەینەوە ینی ئەو هەموو زیانی کە گەێنراوە بە ژینگەیەوێ بە ژیانیەوە هیچ کەسێک یعنی تەسەوور کە تەنانەت لە ناو ڕاگەێنراوی قایمقامەتی قەزای دەربەنیخانیشە باز لەسەر زۆر پرس و بابەتی کردووە لەسەر ئەو ڕووداوە بە یەک گوشەش باسی ژینگەی نەکردو
یعنی ژینگە غیابە لە بەڕێوەبردننیە وڵات باش ئەمە هۆشیاری نییە یا هۆکارەکەی چییە کە ئاوە بۆ ئەزانیم پێم خۆشە دواتر بچینە سەر ئەو بابەتە و ڕۆڵی حکوومەت و دەسەڵات وانی کە هەیە بەڵام لێرە تەنا بەس کێشەکان لە بابەتی گواستنەوەی نەوت و دەرهێنانی نەوتوانە نییە لە ڕاستیە کێشەکان زۆر لەوە زیاترن ینی دەبینی ئەم هەموو ژمارە زۆری ئۆتۆمبیل لە باشووری کوردستانە یعنی ئەبینی ئێمە جاران بۆ منم بیرمەکە مناڵ بووم لە نەک کۆڵانێکە یاین لە گەڕەکێکە چەندانە ئۆتۆمبیلی کەم هەبوو ئێستا لە ناو کۆڵانێکە شوێنێکە تۆ ئۆتۆمبیلەکەتی تا بوەستێنی ئەو هەموو ئۆتۆمبیلە چییە؟ کێ بەرپرسە لەوەی کە هەموو ئۆتۆمبیلە بهێنرێتە ناو داغڵی ناو باشووری کوردستان بکرێت و لە بەرامبەر ئەمانە چەند ئۆتۆمبیلی تر ئەمرێنرێت و چەند بۆ نمونە مەسەلەن باجی ژینگە دەن ئەو کۆمپانیانە و بۆ بیر لەوە ناکرێتەوە کە ئۆتۆمبیلانە بهێنرێت یاخود بیر لەوانە بکرێتەوە ڕێگەی تری بۆ نمونە دۆستی ژینگە بگیرێتە بەر هانی خەڵک بدرێ بۆەوەی کە بۆ نمونە پاسکیل بەکاربێنن یاخود هێڵی گشتی کە ئێمە نیمانە لە ڕاستیا غیابە تەنانەت تۆ بۆ نمونە گەر بەکارهێنەری پاسکیلی شەقامێکی تایبەتت نییە بۆ بەکارهێنانی پاسکیل بینیمان لە کەرکووک دروستیان کردووە بەڵام خەڵکی چۆن ئۆتۆمبیلیان تا پارکینگ کردووە کە لە ڕاستی ئەوش بە هەمان شێوە ناهۆشیاری خەڵکیشە بەڵام لێرە حکوومەت دەسەڵاتەکان لە ڕاستیا ڕۆڵی سەرەکیان هەیە لەوەی کە ئەو تێگەیشتنە دروست بکەن و هەروەها نەبوونی کارگەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک لە زۆری شار و شارۆچکەکانە تۆ دەبینی ئەو هەموو زبڵ و پاشماوی کە ئێمە ڕۆژانە هەمانە کە بەرهەمی ئێمەی مرۆڤە و بەرهەمی باڵنگ تەنانەت کارگەکانی شەکەوە دواتر باسیەکەین هەمووی فڕێدرێتە ناو ژینگەوە بەبێ ئەوەی کە دووبارە بەکار بهێنرێتەوە و هەروەها ئاوەڕۆی تەواوی پاڵاوتگەکان ینی دەبینی ناوچەیەکی ڕۆبەر بچووکی وەکو تانجەرۆ کە لە ڕابردووە ناوچەیەکی کشتتوکاڵی بووە بازیان بە هەمان شێو ناوچێکی کشتتوکاڵی بووە ئەمڕۆ گۆڕاوە بۆ ناوچێکی پیشەسازی لە ڕاستیە تەنابەت ناوچێکی پیشەسازیش نییە بەڵکو ناوچەیەکی کارەساتبارە لەسەر نەک تەنها ئاستی پارێزگای سلێمانی تەنانەت بۆ بە شێرپەنجەیەک بۆ سەر ئاستی عراقی چکە بیرمان نەچێت ئەو ڕووباری تانجەرۆ کە داغڵ بە ڕووباری سیروان نەبێتەوە دەڕواتە دەربەندیخان کەلار و تا خواروی عراق دەڕوات واتە خەڵک لەسەر و ئاوە ینی سەرچاوی ئاوی خۆیان دابی نەکرد و زیندەوەری تایە کە مرۆڤ سوود لەو زیندەوەرانە ئەبینێ بۆ وەکو خواردنێکی سەرەکی واروە ئاوەڕۆی نەخۆشخانەکان تۆ دەبینی ئاوەڕۆی ئەو نەخۆشخانانی کە هەیە بە هەمان شێو ئەوانش دەڕواتە ناویەوە و بەردەوامیش لە ناوبردنی ڕووبەرە سەوزایەکان ینی ئەگەر ئێمە باسی بکەین لە ماوەکانی ڕابردووە لە باشووری کوردستان لە 150 دارستانەکانی لە ناوچووە کە بەشی سەرەکی تەقەن هۆکاری ناوخۆییش هەیە ئەوەی کە زۆر جار خەڵکێک بۆ ناگردەکە بەڵام بەشی زۆری ئەو هۆکارانە بریتی بوون لە هۆکاری بردومانەکان لەلایەن دەوڵەتی تورکیا و ئێرانەوە کە ئەمانە لە ڕاستیانی ئاماری زۆر مەترسیدارن تەنها لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 1,300,000 دۆنم دارستان سوتاوە بەهۆی ئەو بردمانانەوە بە هۆکاری تریشە بۆ بە هەمان شێوەی هۆکارەکان بەڕاستی زۆرن ڕەنگە ئەوە چەندین بەرنامە پێویست کات باسی بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی کە هۆکاری دیارە نەوانە